دەتوانم بڵێم بە درێژایی دوای ڕاپەڕین بەردەوام بووە ئەم جۆرە مامەڵەکردنی تورکیا لەسەر با بڵێن لەسەر پەلاماردان بۆ ناوچەکانی ئەودا و بێگومان ئەم جوگرافیایەوە ئەم ناوچەیەش کە ئەو پەلاماری بۆ دەکاریان ئەو دەیەوێت داگیریکە ناوچەیەکە لە ڕووی جوگرافیای سیاسیوە لە ڕووی دابشکردنی سیاسیەوە لە هەرێمی کوردستان دەتوانم بڵم جۆرێک لەو شێوە دابشکاریە بەرموڵکی ئەو کەوتووەکە وەک چۆن باتلەوە دەکرێت حکومڕانیەکی دووزۆنیەیە کە ئەم بەشە بەشێکە پێی دەڵێن حکومڕانی تورکیا و ئەم بەشی ئەم لاش پێی دەڵێن حکومڕانی ئێران بۆیە بە بڕوای من ئەمە لەو ڕوانینەیان لەم تێڕوانینەوە مامەڵە لەگەڵ ئەوە دەکات کە پێی وایە ئەم سنوورە ئەم ناوچەیەکە پەیوەندی بە ئەجندای سیاسی ئەوە هەیە وەجگەلەوەی کە هێندێک جار هەیە بیانووی سیاسی یان با بڵم جۆرێک لەو بیانۆ سیاسیانە کە ئێستا بۆتە ئەجندای کارکردن لە تورکیا داویش ئەوەیە پەلاماردانی هێزەکانی پەکەکە لەم ناوچەیەدا بێگومان ئەمە جۆرێکە لەو سیناریۆ سیاسیانەوە جۆرێکە لەو مامەڵە سیاسیە کە تورکیا وەک ئەجندایەکی سیاسی لە پرۆژە سیاسەکەی خۆی دایناوە بێگومان هاوکاری پارتە سیاسەکان وەکو باس کرا ئەم ناوچانە ناوچەیەکە وەکو چۆن لە ڕووی جوگرافیاوە دابشکراوە کە بەسەر دوو زۆنی پارتی و زۆنی یەکێتی کە هەردووکیان لە ڕووی جوگرافیاوە کە سەربەدوو دەوڵەتی سنوورین لەو ناوچێدا و بێگومان ڕنگدانەوەی حکومڕانی ئەو ناوچانیان هەیە و غەیرێ مباشر ئەوانە هەموو هاوکارێکی ئەو هێزانە دەکەن لەو ناوچێدا بۆ مانەوەیان ئەو هێزە سیاسیانەی کە حکومڕانە لە هەرێمی کوردستاندا بۆچی هاوکاری ئەو لایەنانە سیاسی ئەو هێزە سیاسیانە دەکەن بێگومان پەیوەندی بە مانەوەی حکومڕانیان هەیە من دڵنیام لەوەیە گەرم چی یەکێتی و چی پارتی لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئێران و تورکیا هاوکاریان نکات و پشتیوانیان نکات بە بڕوای من ناتوانن یەک ڕۆژ حکومڕانی بکەن لە هەرێمی کوردستاندا و بێگومان ئەم پشتیوانیە بێ بەرامبەر نییە لە ڕاستیدا بێگومان بەرامبەرەکەشی ئەوەیە کاوانیش لە مەقابلدا دەبێ هاوکاری لایەنە سیاسەکان لەوە لە من پێم وابێت دۆخە سیاسەکە وارد بووە لە هەرێمی کوردستاندا ئەم هاوکێشەیە پەیوەندی بەم وڵاتە سنووریانەوە هەیە بۆیە بەتایبەتی چاوی تەماعی تورکیا لەسەر ناوچەکە بێگومان زۆرترە لەوەی کە ئێستا ئێمە وا دەیخوێنینەوە بە بڕوای من باشتریشت بۆ ڕووبەڕووبوونەوەی هەر هێزێکی دوژمن ئەویش ئەوەیە کە کۆدەنگی نیشتیمانیە و لە پاڵ کۆدەنگی نیشتیمانیەوەیە زانیاری یان با بڵێن وەشاریەکی گەورە هەبێت کە بۆی چۆن دوژمن بناسین ئێمە بێگومانێکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە تا ئێستا زانیارێکی قوڵ نییە لەسەرەوەی کە دوژمن چییە یان پێناسی دوژمن لای ئێمە چییە ئەم هاوکێشەیە بە بڕوای من گۆڕانکاری بەسەرداهاتووە لە هەرێمی کوردستاندا زۆر جار هەیە تێڕوانینەکان بۆ دوژمن گۆڕانکاریان بەسەرداهاتوە پێناسەکان بۆ دوژمن هێندە ئاڵو گۆڕکراون هێندە لە قاڵب دراون و دواتر شیکراونەتەوە دەتوانم بڵم ماناکانی خۆیان لە دەستداوە بۆیە من پێم وابێ باشترین دەرچە باشترین ڕێگا بۆی ئێمە بتوانین ڕوبەڕووی هەموو ئەو پلانانەی دوژمن بینەوەی شەوەی کۆدەنگی نیشتیمانیە لەسەر ئەو مەسەلەوە دادپەروەرێکی نیشتیمانیشە لە هەرێمی کوردستاندا بە بڕوای من تاوەکو ئەم هێزە سیاسیانی حکومڕانی خۆمان نەتوانن دادپەروەرێکی نیشتیمانیانە هاوسەنگانە لە نێوانی هاوڵاتیان و ئەو دەسەڵاتدا دروستکەن من پێم وابێ ئەو کۆدەنگە نیشتیمانیە دروست نابێت و ناشتوانین پلانی دووهەم جێبەجێ بکەین بۆیە من پێم وابێ باشتریش لەوەیە کە کۆدەنگیەکی نیشتیمانی لەسەر بنەمای دادپەروەری نیشتیمانی بەڕاستی بێتەکایەوە بۆی بتوانین ڕوبەڕووی هەموو ئەو دوژمنانە ببینەوە کە پەلاماری هەرێمی کوردستان دەدەن